بەڕێزان بەردەوامین باز لە پێگەێنانی کابینەی نوێ حکوومەتی عراقی دەکەینە زەیدی دەتوانێت لە وادەی دەستوریدا کابینەکەی تەشکیل بکە گفتوگوێم پرس و باس بابەتاکەین لەگەڵ زۆر بەڕێز دکتۆر کاردۆکەریم توێژەری سیاسی مامۆستای زانکۆ دکتۆر سڵاو لێبێ بە خێراتی سەرچاو زۆر بەخێر بێ دکتۆر تا ئێستش گومانێک هەیە لە دەستنیشانکردنی عەلی زەیدیە هەندێک دەڵێن بۆیە چوارچێوەیە مانگی ئیحراز نەبێ و بڵێن وادەی دەستوریان پێشێل کردووە بەڵام دوایی بەتایبەت بەیاننامەکەی باڵەسانی ئەمریکا لە عێراق و مەها پشتیوانیکردنی و هەموو سەرکردەکانی چوارچێوەی هەمانگی وەکو دەڵێ لەگەڵی دادەنیشن و پیرۆزبایی لێکەن شتێکی دیکە دەڵێ حەزەکەم ڕای بەڕێز بزانم. زۆر سپاس ڕاستی کار ڕانکۆ خۆی بابەتی زەیدی تا ڕادێک زۆر جێگەی وەکچۆن بڵێ سەرسوورمام بۆ زۆر لە عێراقیەکان ناڵین بۆ ئیتاری تەنسیقی خۆی نا ئەوانی کە دانیشتن لە چوادۆری مێزەکە بەڵام ئەوەی کە جێگەی پرسیارە بۆچی زەیدی بۆچی کەسێکی تر نەبوو بۆچی مەسەن بەدری نەبوو بۆچی ئەم هاتە پێشەوە کە تقریبا نتوانین بڵێن یەکێک بوو لە ناوەنی کە شاراوە بوو گومانێکی زۆر هەیە کە ئەمدا بنێن بە حکمی ئەوەی کە ئەمە نوێنەرایەتی فائق زێدانەکە سەرۆکی ئەنجومەنی دادگای فێدراڵی بەڵێ یعنی ئەمە توانین بڵێن بە حکمی فائق زێدان ئێستا سەرکردەی دەولەی عەمیقاکە لە عێراقا و ئەو ڕۆ یاساییە ئەدا بە ئیشەکانی ئیتاری تەنسیقی و تا ڕادێکی زۆر فائق زێدان توانیوێتی با بڵێن ئیداری ئەزمی عێراق بکە ڕاستیەکەی لە دوورەوە هەمچەند خۆی بەشێکە لە مؤسسەکە بەڵام هەوڵەدا ئەو با بڵێن شێوە تەشریعی کە هەیەی شێوازە دەستوری کە هەیەی بەکاری بێنێ و نفوزێکی باشی هەیە لە ناو شیعەکانە و تا ڕادێکی زۆر دەتوانین بڵین هێزە چەگارەکان گوێڕایەڵین اینجا ئیتر بە خۆشی خۆیان بیا بە حکمی ئەوەی کە لە دۆخێکی لە هەستیاران بۆی گوێڕایەڵی فائق زێدانەکەن هاتنە پێشەوەی زەیدی تا ڕادێکی زۆر احتیمالێکی زۆر بۆ ئەگەڕێتەوە نزیکە زەیدی تا ڕادێکی زۆر وەکو کاندیدێکی ئەو دیاری ئەکرێت وەکو کاندیدێکی پێشنیاری ئەو دیاری ئەکرێت هەندێک دەڵێن بەڕێز ئەمار حەکیم پێشنیازیەوی کردووە خۆی ئەو قسەیەژەیە بەڵام لە کاتی ڕاستپاردنی بەڕێسەرۆکی عێراق ئامێدی کاتێک کە زەیدی ڕاستپێرە بۆ تشکیلی حکوومەتی نوێ ئەمار حەکیم لێ نەبوو ئەمە یەکێکە لەو قسانی کە هەیە یعنی باشە ئەمار حەکیم بۆ لێ نەبوو کاتێک قەیسڵ غەزالی لەوەیە لە کاتێکە هەموو جەماعەتی ئیتار لەوێن ئایا هەرچەندە جەماعەتی حەکیمەڵن شوێنی وەستانەوە بەڵام ئەوە عوزر نییە بۆەوەی ینی گومانی کەژێکە بەڕاستی بەڵێ احتیمالەیە کەسیش دەنگیان پێ نەداوە بەڵێ ئەوە یەکێکە لەو با بڵێن هەموزەیەکە لە چوادۆری ئەمە هەیە بەڵام لیستەکەی مالیکی ئەلانی ئەویان کرد کە ئەمان کێشیان نییە لەگەڵ زەیدیە بۆچی کێشیان نیە لەگەڵ زەیدیە لەبەرەوەی تا ڕادەیەکی زۆر زەیدی ئەو کەسەیە کە پارتی سیاسی نییە خەڵگری با بڵین نوێنەرەتی هێزی چەگار ناکە خۆی هێزی چەگاری نییە و هیچ خیبرێکی نییە لە حکومڕانی ڕاستیەکەی یعنی ئەتوانی تا ڕادەیەکی زۆر بڵین نوێنەراتی ئەو سیاسەتە ئەکاتەوە یاخود ئەو پۆلیسی ئەکاتەوە کە سۆدانی پێهاتە سەر حکوم چکە ئەمە گەر بگەڕێنەوە بۆ پێش زەیدی ئێمە سۆدانیمان هەیە ینی کاک ڕەنگە تۆ زانی لە کاتی پێشەوەی سۆدانی هەڵبژێرێ ئێشار هەبوو لەبینی تیاری سەدری و لەبینی ئیتاری تەنسیقیە ئەوە بوو تیاری سەدری چونە سەر پەرلەمان یعنی سەدر بە 73 کورسیەوە ئەوە بووتی تەواو من ناسمەوە ئەم حکومەتەوە وازم سیستەمی حکومڕانیای هێنا بەجێ هێش بۆ ئیتاری تەنسیقی وتیان ئێمە سۆدانی دانین ئەوان ڕازی نەبوون بە سۆدانی بەڵام هەر قسەی خۆیان بردە سەر ینی ئیتاری تەنسیقی ئەو کاتێک کە مالیکی بوو هادی عامری بوو قەیسڵ غەزالی بوو لە سەرەتا بەم جۆرە دەستی پێ کرد بەرەبەر ئەوە فراوانتر بوو ئەبوو ئالا ئەلوەلایی و ئەمانشتی تێچوو بۆی لە ڕاستیە ئەگەر بگەڕێنەوە بۆ مێژووی ئەمە ینی ئیتاری تەنسیقی لە ناچاریە پەنابر بۆ سۆدانی بەڵام پەنابردن بۆ سۆدانی لێ بوو بە مۆتێکی گەورە سۆدانی بوو بە خۆرێکی گەورە بەسەر مالیکیەوە بۆیە ینی هەموو ئیشەکەی مالیکی چی بوو ڕێگە نەدا بە هەڵبژاردنەوەی سۆدانی جارێکی تر چونکە بەڕاستی سۆدانی ئۆکسۆنڵی بەڕێکەی لەژێر پێی مالیکی ڕاکێشا بوو بەڵام ئەم جارە ئەم گەنجەی کە هاتوون هەر خۆیان ینی ڕۆ جەماعەتی مالیکی ئەیانوت تەمەنی زەیدی لە تەمەنی ئەنبیاکانە ینی وەکو تەمەنی پێغەمبەرەکان وایە ئەوەندە ینی بەلایان و پیرۆز ئەوە بەلایانەوە گەورەیە بۆیە ئەم فوتیەکردنە بەو ئاڕاستەیە کە ئەمەیان بەلاو مەبەستە بکرێ خاڵێکی تر هەیە ئێمە لە عێراقا سیستەمی حکومڕانی ئێمە مرکزێکمان نییە سنتەرێکمان نییە کە هەموو هێزەکە لە لای خۆی کۆکردوێتەوە ئیتاری تەنسیقی پێگاتووە لە کۆمەڵێک سەرکردەی سیاسی و ئەم سەرکردە سیاسیانە هەموو هێزی سەربازیان هەیە بێزگە لە سۆدانی ینی وە بێزگە لە مندڵاوی تا ڕادێکی زۆر ئەمیش دوورە لە بازنێکی سەربازیەوە بەڵام هەموو ئەمانی کە لە چوادری مێزەکە دانیشتون ئەبوو ئالا ئەلوەلایی کە 10 ملیۆن دلار لەسەرەتی باشە ئەمانە کە لێر دانیشتون ئەبێ سەرکردەیەکە بێ کە هەمویان کۆ بکاتەوە
بۆیە زەیدی ئەو کەسەیە کە ئەتوانێت لەگەڵ هەمیانە مامەڵە بکە، ئەتوانێت لەگەڵ هەمیانە گفتوگۆ بکە و خاڵێکی دیکە لە مەترسیش نەبێ بۆی چیان بە هیچ جۆرە نابێتن بەترسی بۆی چیان، چونکە بۆ ئەم کەسێک نییە خبرەی پێشووتری هەبێ و هیچ مالی هێشتا چوارە، یعنی گەنجێکە ڕاستە دەوڵەمەنە یەکێکە لە دەوڵەمەنەکانی نای بڵێن عێراق لەم هەڵتۆقیوانن کە لە 2023ەوە هاتوۆتە حکومڕانی عێراق و دروست بووە و کۆمەڵێکی زۆر سەرسامانی کۆ کردوێتەوە و توانیوێتی پەیوەندیکی باش عنی بڕم بۆ مێژووی ئەم کوڕە پەیوەندیکی باشیە بۆ هەم لەگەڵ حکومەتە هەم لەگەڵ میلیشیاکانە و هەم بانکەکەی خۆی کە لەناو لیستی تیرۆرا بووە بەوەی کە یارمەتی ئێرانی دەڵێنی براکەیەتی یعنی با بڵین ئەڵێ هی براکەیەتی بەڵام لە ڕاستیە بەشێکە لەو بزنزەی کە ئەمیش تیا بەشدار ینی دەیەها کۆمپانیای هەیە خاوەنی تەلەڤیزیۆنە بۆیە ئەکرێ زەیدی بریتی بێ لەوەی کە ئەو سەرکردەیە بێ کەمترین هەڕەشە بۆ ئیتاڵی تەنسیقی دروستکە و تا ڕادەیەکی زۆر ئەو بەیانی ئەمڕۆی سەفارەتی ئەمریکی دەستخۆ یعنی چۆن بڵێ ئاوێکی کرد بۆ ئاگری کە لە سنی ئیتاڵی تەنسیقیا بوو ئەترسان لەوەی ئایا ئەمریکان چی بڵێن بەڵام ئەمەمانە ئەوە ناگەێنێ کە ئەمریکەکان ئاگادار نەبن بەوەی کە زەیدی پاشخانی چییە؟ ئەبێتە پاشخانی چێ و چێژ ئەبێتە سەرۆگۆزینان چکە ئێمە ئەبێ بگەڕێنەوە بۆ ئەوە لە دوای کوشتنی قاسم سلێمانی لە عێراقا هەڵبژاردننی سەرۆگۆزیران لە دەستی ئێرانە نەماوە 100% دابش کراوە ینی تا ڕادەیەکی زۆر ئەتوانی بڵێ 40/60 30/7 ئەبم زۆرە بەم ڕێژە دابش کراوە لە بینی ئەمریکا و ئێران لە بینی ئەمریکا و ئێران تورکیا وڵاتانی خلیج بۆیە ئەگەر ئەمریکا ڕازی نەبێت لە سەرۆگۆزینانی داهاتوو مالیکیمان بینی کە تەشێکرا دۆناڵد ترامپ بە شخصی وتی نابێ ئەو کەسە بێ بە سەرۆگۆزیران بینیمان هاتە هەولێریش تۆمباراکی بینی ینی چۆن هەڵ ئامادە بوو بۆ ئیمزاکردنی وەرەقەی سپی وەکو کابرای سووریا ینی هەموو شتێک ئامادە بوو بیکە بەڵام ئەمریکا ڕازی نەبوو لەسەری بۆیە ڕاستەکەی هاتنی زەیدی بە مبارەکردنی ئەمریکا ئەمە ئەوەیە کە ئیتاڵی تەنسیقی لەو بربەستە دەرەکە کە ئەمە دوو جار خەرقی دەستور کەنەوە جارێکی تر کە هەمیشە بۆیان درێژ کراوەتەوە بۆ ئەوی ئەم ئەزاقە تێپەڕن ئەمە تێپەڕن هەندێکی کەژێڵ نەخێر ئەمە بریتێ لەو سی ڕۆژەی کە چاوەڕێکە بزانین ئێران ئەمریکا ئیسرائیل بۆ چوو ئەڕۆ ڕاستەکەی ئێمە ئەومان لەبیر نەچی هەڵبژاردننی سەرۆگۆزیران لە عێراق ئەتوانین بڵین تاکە وڵاتە لە جیهانە سەرۆگۆزیرانەکەی خۆیان نابژێرێت ئێرانی تایە تورکیای تایە وڵاتانی کەنداوی تایە و لە سەرۆمیشان ئەمریکای تایە ئێستا بۆیە ڕاستێکی هەڵبژاردننی سەرۆگۆزیران ڕاستە ئەمانی کە لە چوادوری مێزەکەی ئەبینی ئیتاڵی تەنسیقین کەسێک هەڵبژێرن بەڵام ئەبێ ڤیتۆی ئەو وڵاتانی لەسەر نەبێ بۆیە هەڵبژاردننی زەیدی ئەو کەسەیە هەموو کارتەکانی تر هەموو سووتێنران بەڵام ئەم هاتە پێشەوە بەڵام 30 ڕۆژی هەیە وەکو چۆن بڵێ 30 ڕۆژ بۆ تێستە بۆ تاقیکردنەوەیە ئایا لەو 30 ڕۆژەیە سەرکەوتوو ئەبێ دکتۆر تا ڕادەیەکی زۆر شارەزایەکی بواری پرسی عراقی ئەزانی چی کاک ڕانکۆ ئەمە هینەمان هەبووە ینی ئێستا سەری کازمیکەین کازمی ئەو سەرۆگۆزینانە بوو کە شیعە خۆیان حەزیانە کرد بدرێتە دەست کەسێک کە ئاگرەکان لێ دوورکەوێتەوە ڕاستەکەی و ئەمیش ئەتوانین بڵین وەکو کازمی ئەگەر سێریکەین بریتی بێت بەڵام کێشەکە لێرا کازمی لە دەستگای هەواڵگیریەوە هات دەمخۆش ئەوەیە کازمی لە ناو دڵی دەوڵەتەوە هاتووە لە ناو دڵی حکومڕانیەوە هاتووە کازمی پاشخانێکی ئیستیخباراتی هەیە پاشخانێکی معارەزەی عێراقیە ینی شەرعێتێکی خۆی بۆ خۆی هەیە بەڵێ کەسێک نییە خاوەنی هێزی چەگار بوو بێەوە هێرشێکی زۆر کرایە سەری میلیشیاکان ویستیان بیکوژن پاشخانی میدیایی زۆرە بەڵێ بێگومان بەڵام زەیدی ئەم پاشخانانەی نییە کوڕێکی گەنجە و هیچ باگراوندێکی سیاسی نییە و هیچ ئایدۆلۆژیایکی سیاسی نیە ڕاستەکەی فقط ئەوە نەبێت کە بازرگانە هاوڵاتێکیانیاوە دەپرسن لێمانۆکە میدیاکارە گوتی ئەرێمە کێوتم ئەوەی بایعەکەی بەدەستە بایعەکە عێراق ئەوتی وڵاگەر وەک بایعەکە بێ هیچ لە ڕاستە یەکێکە لەوانەی کە با بڵێین خۆی ڕاستەکەی زۆرترین گەندەڵی لە ئیشەکەی ئەمە هەیە ینی ئەوەی کۆبوونی خۆراکە کە پێڵێن بایعی یەکێکە لەوانەیە کە هەر لیژنەی پەرلەمانی لەسەرە ینی ئەوە لیژنەی لەسەر دروستکراوە کە چەندین کێشەی دروستکرۆ لەو کۆبوونی خۆراکێ و چەندین دزیتیا کراوە بەڵام من بگەڕم بۆ نقطەیە کاگرانکۆ هەڵبژاردننی زەیدی زیاتر پەیوەندی بەوە هەیە کە بتوانێت پەیوەندی نێوان میلیشیا و دەوڵەت ڕێبخا پەیوەندی نێوان میلیشیا و حکومەت ڕێبخا ئێستا حکومەتی عێراقی سۆدانی و کازمیش پێ سۆدانی و هەروەها پێش ئەمانیش عادل عەبدولمەهدی ئەگەر بگەڕێنەوە بۆوانیش ئەمانە بەڕاستی چوو بوونە ناو قەفەزێکەوە لە ژێر ڕەحمی میلیشیاکان نابوون عێراق زۆر نموزەجی جیاوازە ینی ئێمە لە زانستە ڕامێرەکانە شتێکمانێ پێوترێ سیستەمێکی تێهەڵکێژ یا سیستەمێکی تێکەڵکراوە تۆ پەرلەمانت هەیە ئەمە با بڵین شێوازە ڕسمیەکەیە پەرلەمانە و سەرۆگۆزیران دێتەوە ئەوێ و حکومەتەکەی خۆی هێنێ بەڵام ڕاستەکەی پێش پەرلەمان ئێمە ئەم کەسانەمانێک کە لە دەروی پەرلەمان بۆ نمونە ئیتاڵی تەنسیقیت هەیە بۆ نمونە هێزە میلیشیاکانت هەیە کە ئەم میلیشیانە حەسریان ینی قسەیان هەیە لەسەر خودی سەرۆگۆزیران ینی ئێمە چەندی جار
حەسەن موئەنیسمان بینیوە کە تایبی حیزب وڵامان بینیوە ئەڵێ ئێمە بە فڵان کەس ڕازی نین بێتەوە بەسەر وەزیران یعنی چەندی جار باسی سۆدانیان کرد چونکە سۆدانی زۆر نزیکە لە ئەمریکاوە یعنی ئەمە ڕاستێکی پێمانەڵێ ڕێخستنی ئەم پەیوەندیە لە بینی هێزە میلیشیاکان لەگەڵ دەوڵەتی عێراقا ئەو سحرێ ئەبێ ئەم کوڕە تاقی بکاتەوە ئایا چەند توانای ئەوەی هەیە ئایا ئەم هێزانە ڕێگە بەوادن بەڵام خۆشبەختانە ئەوەی کە ئەمە ئەبا بڕێوە وەکوتم سیستەمی بەڕێوەبردننی عێراق زۆر جیاوازە ینی عێراق نموزەجی زۆر جیاوازە ئەتوانین بڵین وەکو لوبناان وایە چۆن حکومڕانی لە لوبناانە فقط ئەو کەسانیە کە سەرۆکی وڵات با بڵین سەرۆک وەزیرانە پێویستی بەوە هەیە سێری ئیسرائیلکە پێویستی بەوە سێری فەڵەستینەکانکە پێویستی بە سێری سووریا بکە عێراق ئەبێ مەسلحەتی ئێران ڕابگرێ مەسلحەتی ئەمریکا ڕابگرێ مەسلحەتی خلیج ڕابگرێ و لەسەر و هەموو ئەمانە و مەسلحەتی میلیشیاکان ڕابگرێ ئێمە باز لە نزیکی 100 جۆری جیاواز میلیشیاکەن باشە دکتۆر لە قۆناغێکی وەکو ئێستادا ڕەنگە سەرۆکوەزیرانەکانی تر تۆزێک ئەو زەختەیان لەسەر نەبێ بۆ لە ناوبردننی میلیشیاکان یا حەلکردنی میلیشیاکان ڕەنگە ڕاستتر بێ بەڵام بۆ ئەم جارە بۆ ئەم خولەی سەرۆکوەزیران یانەمێ مەرجێکی ئەمریکایە تەنانەت ڕەنگە بڵێ کێ دەتوانێت حەلیکا من پشتیوانی دەکەم سەرۆکوەزیرانێکی ئەوها دەتوانێت حەلی میلیشیاکان بکە ئایا ئەمریکا لی دەگەڕێکن نیکە؟ وەکوتم تا ڕادێکی زۆر میلیشیاکان چاوێن لەسەر کاتە چاوێن لەسەر ئەوەیە بزانن شەڕی ئێران ئەمریکا ئیسرائیل بۆ چۆڕ و ئاڕاستەکەی بەرەوەی کوێیە جەولەیەکی تر یاخۆ با بڵین قۆناغێکی تر لە جنگ دەست پێکاتەوە لە ڕڵاتی ناوەڕاستە ئەگەر قۆناغە دەست پێ بکاتەوە دۆخی ئەوان باشتر نابێت لە ئێستا بەڵام تا ڕادەیەکی زۆر کۆدەنگیەگێ لە ناو هێزە باڵا دەستە میلیشیاکان بۆ نمە قەیسڵ غەزعەلی ئەتوانین بڵین باڵا دەسترینیان و هەروە عامری کە وەکو بەدر کە باز لەواکەن ئێمە کێشەمان نییە لە دانانی چەک و وەتەسیمکردنەوەی بە دەوڵەت و بە حکوومەت ئەمە ئەو با بڵین ئەتوانین بڵین ئەو توقیەیە یاخود ئەو فێڵەیە کە میلیشیاکان ئەیکەن کە چەکە دەنەوە بە دەوڵەت بەڵام ئەمن و ئاسایشی دەوڵەت چێ دروستەکە لە کۆتایی بەڵام کام دەوڵەت دەم خۆش کام دەوڵەت ئەو دەوڵەتی کە خۆیان هەرتیایە باڵا دەستن ئەو دەوڵەتی کە فالح فەیاض کە سەرۆکی حەجی شعبیە و لەولا ئەبوو فەدەک و لەولا هەموو ئەمانەت هەیە ئەبوو ئالا ئەلوەلایی هەموو ئەمانەت هەیە کە ئەم چەکانە تەسلیمی چی ئەکرێتەوە لە ڕاستیە زۆر جار ئەوترێت لە عێراقا ئەگەر ئینقلاب ڕوو بە ئەی باشە ئینقلاب چێ ئینقلاب بەسەر کێیا بکە یعنی ئەکرێ ئەبوو ئالا ئینقلاب بەسەر خۆیان بکە شتی وان ناکرێت لە عێراق چونکە بۆ فرەجەمسەرت هەیە فرەهێزت هەیە ئەم فرەهێزان ئەگەر یەک بگرن بەرامبەر بە هێزێ مەسەن ئەگەر ئینقلاب کرێ بەسەر سەدرا مثلا ئەگە سەدر ئینقلابکە بەسەر ئەمان احتیمالی ئەمە هەیە بەڵام ئەمما ئەو هێزانی ئینقلابکەن بەسەر خۆیان ئەمە ڕوونادا ڕاستە بیر و بۆچوونی جیاوازیان هەیە ڕاستە جوغرافیەش جیاوازیان گرتووە بەرژەوەندی جیاوازیان هەیە بەڵام ئەوەی کۆیان نەکاتەوە بریتیە لە چی بریتیە لەو چەکی کە بەدەستیانەیە بۆ پاراستنی بەرژەوەندی سیاسی و ئابووری خۆیانە و ئەمان ئامادە نین بۆ سازشکردن لەسەرەوە بەڵام لە ڕاستیە لەم قۆناغێکی ئێستا تێکەوتون بە حکمی ئەوەی ئەم سەرۆکوەزیرانەی هەڵبژاردووە ئەیانەوێ بە شێوازێکی ناچاری نایبنی قۆناغێکی ناچاری قۆناغێکی نەخوازرا و ئەم قۆناغە تێپەڕن و لە لای با بڵین لە فکری سیاسی شیعە ئەگەر زیاتر بچینە ئەم بابەتەوە پاراستنی نظامەکە گرنگترە لە خودی چەکەکە پاراستنی نظامەکە گرنگترە لە خودی شخصەکە تا ڕادەیەکی زۆر بۆیە ئەکرێ قوربانی بدرێ ئەکرێ قوربانیەک پێویست کە لێرانەیە بدرێ بۆچی بۆی نظامەکە پارێزین چونکە خوا نەزانن بەدیلی ئەم نظامە بریتیە لە سونە بەدیلی ئەم نظامە بریتیە لە حەلبوسی و لە جەماعەتەکەی کە ئەگەڕێنەوە بۆ ئامادەشن و پشتیوانی دەرەکیشانی خۆیم ئەومان بیر نەچێ لەگەڵ هاتنی شەرع بۆ سووریا ینی سونە شاگەشکە بوو ئێمە شەرعێکی عێراقیمانێ لە هەمان کاتە ئەمە شیعی بەخەبەر هێنایەوە و بۆیە ئیطاری تەنسیقی ڕاستیەکەی بەڵێ ینی جیاوازی خلافێ لە بینیان ینی خلافی فکری خلافی سیاسی خلافی ئایدۆلۆژی هەیە لە بریانە بەڵام ئەوی کۆیان نەکاتەوە ئەو ئاراستەیە پاراستنی بەرژەوەندی شیعیە بۆیە پاراستنی بەرژەوەندی شیعی ئەوەیە کە لە بەرامبەر بە هەژمونی نەگەڕانەوە ڕێگەپێنەدان بە سونە ئەوەیە کە تۆ ئەم سەرۆکوەزیران هەڵەبژێری احتیمالێکی زۆر هەیە کە چانسێکی ئەوی بنێ کە با بڵین ئەوەی تاقیب کاتە ئۆپسی ڕۆژە و بۆ جیهانیشی پیشان بن کاکە ئێمە وەڵی ئیتالی تەنسیقین زۆرینەین بەڵام ئەو ڕێگەماندا بە گەنجێک ڕێگەماندا بە بازرگانێک بە بزنسمانێک بە گەنجێکی کە خەلفێتی سیاسی شیعی نیە خەلفێتی سەربازی نیە
بەڵام با بڵین کەلتوری عێراقی یاخود استراکچەری سیاست لە عێراقا بەم جۆرەیە کە ئەبێ کەسێک بێ لە خۆمان بێ ئەبێ کەسێک بێ ڕەجل دەولە بێ ئەبێ مالیکی بێ ئەگەر بەو فکرێ بگەڕنەوە بی ئەبێ کەسێک بێ لەناو ڕۆحی میلیشیاکانەوە بێتەوە دەرێ چونکە لە ڕاستیە سیستەمی سیاسی لە عێراقا وەکو تۆ دەرزێکت پێ بێ هەڵبێتە ناو کایانێکەوە بڵێ وەڵا نابێ میلیشیاکان بەشداری سیستەمی سیاسی بکەن عێراقا ئێکا ئەمە هەرچی بازرگانی هەیە لە عێراقا ئەوەی دەوڵەت ئەی با بڕێەوە ئەوەی کەرتی تایبێت با بڕێەوە میلیشیاکان تیا بەشدارن یعنی ئەمە شتێکی شاراوە نییە یعنی میلیشیاکان کاکە بڕ سەری خەریتی عێراقە ئێمە چەندی میلیشامان هەیە لە باکووری بەخایە چەندی میلیشامان هەیە لە جنوبەکەیەتی چەندی میلیشامان هەیە لەسەر حدودەکانێتی لە قائیمە ئەمە پێت ئەڵێ چی پێت ئەڵێ تۆ سەروەری و سیادەی عێراق بەدەست یەک حکومەتەوە نییە سیادەی عێراق یەک دەوڵەت نییە یەک هەژمونی سیاسی نیە لە عێراقەمە بەرێ بڕێەوە یەک پارتی سیاسی ناتوانێمە کۆنتترۆلکە بۆیە بۆ بەڕێوەبردننی عێراق بوونی ئەم جیاوازیە بوونی ئەم هێزە جیاوازانە بەشێکە لە ئینفراستراکچەری عێراق ئایا کەسێک هەیە ئەتوانێت ئەمانە هەموو لا بەرێ وەکو خۆیان ینی ئەمریکەکان ینی ئەمە هەندێک لە ڕۆژنامە ئەمریکەکان بازدەواکەن کە تۆمبارە قەنەعەتشی وا بووە ئەکرێن مالیکی باشترینیان بێ بۆ ئەم دۆخات چکە تۆم بارەکی ڕوانی ئەو زۆر جیاوازە بۆ ڕۆژهڵاتی ناوەڕازە و قەنەعەتی کەسێکی بەهێز بە کەسێکی بەهێزە و بە سەربازە بڕێ بە سەربازێ بۆیە لابردنی مالیکی ئەو دەرگایی کردەوە بۆ ئەوەی عوزر لابەرێ لەسەر ئیطاری تەنسیقی کە بڵێن نا ئێوە هەر کەسێکتانەوە کە لە خۆتان بێ کە شیعە بێ میلیشیا بێ سەربازی بێ ئەوەتە ئەو کەسێکمان هێناوە گەنجە مەدەنیە هیچ خەلفێتێکی سەربازی نیە احتیمالێ نەرزانێ دەمانچێکیش بتەقێنێ بۆی لە ڕاستیە ئەمە بۆ نێودەوڵەتی گرنگە ئەمە کە پیشانی نێودەوڵەتی بە بۆ ئەوەی ئەگەر سەرکەوتونە بوو شەرعەت بگەڕنەوە بۆ خۆیان جارێکی تر کە بڵێن ئێمە ئەوەمان کرد بەڵام ئەوە تا قوبڵتان نەکرد دوا پرسیارم دکتۆر بۆ کورد چۆنە بێ بە بڕایتەوە وەڵاهی ئەمە تقریبا ئەتوانم بڵێم هەندێک لە دوان بڵاوەکرێنەوە ئەڵێن زەیدی قسەی کردەوە بەڵام هەموو لێدوانی میدیاییە و کۆنە و تا ئێستا میدیاییەکە ڕانکۆ ئەوەی کە هەیە زەیدی ینی وکوتم هیچ بەرنامێکی سیاسی نییە ینی بگەڕەوە بۆ ئەو هەتا وەکو نووسین وەکو مقابلە هیچ شتێکی ئەم کوڕە لە سیاستان نەژیاوە بۆیەکی میدیایی هەیە بەڵە کەناڵێکی میدیایی هەیە بەڵام کەناڵی میدیایەکەی زۆر ئاڕاستی سیاسی نییە بۆی هەوڵەدا زیاتر تەوافقی بێ زیاتر ڕەنگە جیاوازەکان بێ بۆیە زیاتر ئەوەی کە هەیە بریتێ لە درێژە پێدان بە سیاستی سۆدانی درێژە پێدان بە سیاستی مالیکی چکە ئێمە سۆدانی بریتی بوو لەو دیوەی کە مالیکی ئیشێکە لەسەری بریتێ لەو سیاسەتی کە ئیطاری تەنسیقی ئیشی لەسەری کردووە ئیطاری تەنسیقی نیشاردوێتەوە ئەوان لەگەڵ حکوومەتێکی یەکگرتووی بەهێزان ئەوان لەگەڵ گەڕانەوەی دەسەڵات بۆ حکوومەتی ناوەند ئەوان لەگەڵ جێبەجێکردنی دەستوران بەڵام ئەو تێڕوانینەی ئەوان بۆ دەستور زۆر جیاوازە لە تێڕوانینی ئێمە بۆ دەستور ئەوان لەگەڵ کۆنتترۆلکردنی با بڵین نقطەی حدودیەکانان ئەوان لەگەڵ گەڕانەوەی سیادەی مالی و سیادەی سەربازیان بۆی لە ڕاستیە ئەمەی کە ئێستا ئەم کوڕژاتەوە سەر حکم هەمان ئاراستە وەرەگری ینی ناتوانێت لەوە دەربچێت ینی هەندێک دزە کراوە بە بیرو بۆچوون کە ئەو قەنەعەتی وایە وەزیرەکانی پێشوو ئەڵی قەنەعەتی زەیدی وایە ئیطاری تەنسیقی ئەم وەزیرانی کە ئێستا هەیە هەر بەردەوام بن چکە بۆ احتیمالێکی زۆرێک و حکوومەتێکی کاتی سێر بکرێت بەڵکو ئەم قۆناغە تێپەڕێن بەڵام پرسیاری سەرەکی ئەوەی کە ڕانکۆ ئایا سەدر لەرانەیە چی ئەکا ئایا سەدر گەمەکەی لێ تێگەدا یا سەدر بە تاواتی بایکۆتی هەموو ئیشەکانی کردووە و کە خۆی داناوە بۆچی بۆ ئەوەی کە پێێتە ڕۆژە ڕەشەکەی شیعە و حەشدی شعبی چکە بەڕاستی هەتاوەکونی ئێستا سەدر هیچ قسەیەکی نییە نە بە باش نە بە خراپ دوای لەم چەند ڕۆژێ ڕابردووە بە سەرای سەلامی و چەکیانتان تەسلیم ئەوە بوو لەسەر ئەبو دەرع اللامی کە باسی لەوە کری چێک بوو لە سەرکردەکانی سەرای سەلام یەک بوو لە بەکوژەکانی سەرای سەلام کە ئێستا خۆی تەسلیم کردووە کۆمەڵێک لە ئەنسارەکانی گیراون بەڕاستی ئەمە ئەوەیە کە پێمان ئەڵێت بایکۆتکردنی ماڵی شیعی لەلایەن سەدرەوە بۆتە فاکتێک بۆتە ئەمریکی واقع ئایا ئەوەیە خۆی داناوە بۆ ئەوەی کە ئیتر بە تەواتی ئیطاری تەنسیقی بکوێتە دەرەوە بەڵام ئەوەی کە هەیە ئیطاری تەنسیقی لەگەڵ سەدرا لە 2022 لە شەڕان بۆ ئەوەی ڕێگە نەدەن بە سەدر چکە سەدر هەمیشە تەکیدی لەوە کردەوە ئەبێ کەسێک بێ وەتانی بێ حکوومەتێکی ئینقازی وەتانی دروستکە بەڵام ئەوان مەرجیان دانابوو ئەبێ حکوومەت فقط بۆ بەیتی شیعی بێەوە کە نانابوو ئیطاری تەنسیقی ئەو کاتە سەرکەوتوو بوون لە سۆدانیا و ئێستا سەرکەوتوو بوون بەڵام ئەوەی بابزانین هەنگاوی داهاتووی سەدر چییە زیندووکردنەوەی تیارەکەیەتی چوونەوە ناو کای سیاسیە ئەمە یەکێکە لەو پرسیارانەی کە ئەکرێت زەیدی وەکو شۆکێک بێتە بەردەمی با چاوەڕێکی بزانین کاتیمان پێ سپاس دەکەم دکتۆر سپاس بۆ بەشداریکردن سپاس بۆ تێبینی و سەرنجەوەردەکانی لەسەر زەخی عێراق زۆر سپاس بۆ بەشداریکردن خۆشەویستان بەرنامەی پرسی ڕۆژتان پێشکەش کرا تا پێتانەگەینەوە هەر ساغ و سەلامەت بن خواتان لەگەڵ